لێرەکانی هەفتەی شەشەمی خولی نایبی عێراق بۆ ئاستی لاوان هەولێری پێشەنگ میوانداری شۆڕتەی دووەمی کرد. لاوانی هەولێر پێنجەمین یاری خۆیانە ئەنجامی دەدەن دوای 4 سەرکەوتنی بە دوای یەک. هەرزوو لە خولەکەکانی سەرەتا دەرفەتێک بۆ عەلی کاروان ڕەخسا تاوەکو هەولێر پێش بخات لە دەستیدا. شۆڕتەش وەڵامی بۆ هەولێر هەبوو، بەڵام هەوڵەکانی لاواز بوون. نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دوم شۆڕتا خەریک بوو لە ڕێگەی ئەم لێدانەوە پێش بکەوێت، ستون ڕێگای نەدا. لاوەکانی هەولێر بە پان و درێژی یاریگا کۆنتڕۆڵی تۆپیان کرد، لە یانە سەوسپۆشەکەی میوانیان باشتر دەردەکەوتن. عەلی کاروان بەم لێدانە سەرە هەوڵی گۆڵی پێشکەوتنیدا گۆڵ پارێزی شۆڕتە دووری خستەوە. هەوڵەکان بەردەوامی هەبوو. لەم لێدانە ڕاستەخۆیش عەباس حوسێن نزیک بوو لە گۆڵ پارێزی شۆڕتە ڕێگری کرد. یاریەکە هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی و بێکسانی بە کۆتا هات. یاریەکی باشمان کرد دوای 4 برنەوە لە سەر یەک. یاریمان لەگە یانەی شۆڕتا بوو، یانەی شۆڕتەش یانەیەکی باش بوو. لۆ سەرکەوتن هاتبوون یاری بکەین، بەڵام ئیدی خاڵەکیش لە هیچەکەی هەباشترە. ئیشاڵە لە یاریەکانی داهاتوودا سەرکەوتن بەدەست دێن و پێشەنگی ڕیزبەندیەکە بەهێزتر دەکەین. الحمد لله والشكر. انت من تشوف كفريق يلعب كرة قدم. سپاس بۆ خوا کە تۆ دەبینی تیپێک یاری تۆپی پێ دەکات. یاری لەگەڵ تۆ هەیە و ئەنجامی باشە، دەبێ بە خاڵێک ڕازی بی. هەردوو لامان دەرفەتی گۆڵمان لە دەستدا، بۆیە دەبێ بە خاڵێکی یاریەکە ڕازی بی. بەڵام یاریەکی زۆر جوان بوو و بێگومان یاری نێوان پێشەنگ و دووەم یاریەکی بەهێز دەبێت. من زۆر دڵخۆشم ئەم کەشەی ئێرەم بینی. دوای نزیکەی 30 ساڵ دابڕان لە هەولێر. سوپاسی سەرجەم سەرپەرشتیارانی یاریگا و کارگێڕیانی هەولێریش دەکەم. بەمانجامە هەولێر بە کۆکردنەوەی 13 خاڵ لە پێشەنجی کۆمەڵەکەی مایەوە و شۆڕتە بۆ خاوەنی 11 خاڵ و لە پلەی دووەمە. هەولێر یاری داهاتووی ڕۆژی هەینی بەرامبەر زەوڕای ڕکابەری دەبێت و لە بەغدا یاریەکە ئەنجام دەدرێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.